كاك خالد جان فرمو بلا كاك خالد فرمو كاك خالد. مام طيب السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك خالد عزيز وخوشويست. عليكم السلام ورحمة الله وبركاته. سعود مازك ما مصطفى الإجيال. ويقول السلامتان كاك خالد جان. ما مستعمل نظام بكردي لكم بعربي نازل قبوله يا نا. بۆچی هەر فێر نەبووی کاک خالید یعنی چەند محاولت کردێت چەند هەوڵت داوە؟ بەو قورئانی مامۆستا زۆر محاولە دەکەم زۆر. سوورەتی فاتحەش فێر نەبووی؟ نەخێر بەعەرەبی بەخوای نەچی دەزانم دەیکەم و کوردی و کاک خالید جان حتا کۆتا محاولەی خۆت دەبێ بکەیت. علەما لەسەر ئەوەن زانایان هەموو مەسەبەکان لەسەر ئەوەن نوێژ هەتا وەکەوەی کە بەتایبەت سوورەتی فاتحە هەتا بتوانی ئەبێ وەکو خۆی بیخوێنی کە کەلامی خوایە. تەحیاتیش هەتا وەکو فێر یعنی ئەوە دوو شوێنەیە. ئەویش هەتا بتوانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن تەحیاتی فێرکردوین ئەوا بیخوێنی. ئەگەر نەتوانی واتە دوای محاولەیەکی زۆر هەوڵێکی زۆر محاولەی زۆرت کرد هەر فێر نەبووی ئەمجا دروستە بە زمانی کوردی خۆمان بیخوێنی. بەڵێ مامۆستا چاود ماز دەکەم خۆی گەورە سەلامەتیان کە کاک خالید جان. خۆی گەورە نوێژ تاعاتیباتی هەموو لای قبوڵ بکات. دەستەکەت خۆش بێ و خۆی گەورە هیدایەتی هەموو لای بدات. من سواسی جەنابەت دەکەم دەستی جەنابیش خۆش بێ. کاک خالیدیش فەرمووی وەڵڵاهی فێری نوێژ نابم بە عەرەبی. دیارە بینا لەسەر قسەی خۆت کاک خالید جان خۆی گەورە هیدایەتی هەموو لایەکمان بدا. هەموو شتێک لا یکەلیف الله نەفسا ئیلا وسعها. ئەم ئاەتە دوو مانای هەیە یعنی خوا شتێکی داوا لێ نەکردوین کە لە تواناماندا نەبێ. ئەوەی کە داوای لێکردوین لە تواناماندایە. مانای دووەمیشی ئەوەی کە تۆ هەوڵ و هیممەتی خۆت نوان ئەوەندەی هەوڵت دابێ لە ڕێگەی گوێگرتن لە مۆبایلەوە لە ڕێگەی گوێگرتن لە کاسێت و شریتەوە لە ڕێگەی چوونە لای مامۆستای ئاینی و خەڵکی خوێندەواری ئاینیەوە گەنجێکی ناو ماڵەکەتەوە هەر فێر نەبووی خدای ئەرحەم الراحیمین لە هەموو کتێبە شەرعیەکاندا دەفەرمێ دروستە کەسێک کە نەیتوانی نوێژ بە عەرەبی بخوێنێ واتە وەکەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سونە ناباسی کردووە یان قورئانەکە وەک خۆی بخوێنێت دروستە بە زمانی دایکی خۆی بە زمانی شیرینی کوردی بخوێنێ. ئینشاءڵڵا کاک خالید جان تۆ هەر هەوڵی خۆت بدا هەر فێر نەبووی بە نوێژە کوردیەکانت بە خوا گەورە لە هەموو زمانان وەکو یەک حاڵی دەبێ. بەڵام ئەوە قاعیدەی شەرعیە تا وەکو خۆی بیخوێنی واجبە فێر ببی کە هەر فێر نەبووی نابێ بڵێ وەڵام نوێژ ناخوێنم. تەنانەت بە کوردیش نەتزانێ بە قەدەر قیاسی نوێژەکە ڕاوەستەی ذکر بخوێنی سوبحان الله بکەی ئالەو کاتانەدا خوای گەورە بۆ خۆی علیمە بۆی کە لێرە لە ناخی دڵتایە و لە محاولە و توانای تۆدایە کاکە خالیدی ئینشاءڵڵا هەموو نوێژەکانت دروستەیەن.